ڕادیۆیی گەڕیان ڕیکلامم بۆ کردووە ئێستا زۆر باشە تۆش بۆچی چاو لە من ناکەی ڕیکلامەکانە بەرەوەیە بۆ قوربانەوە من حەرشیەکەم هەبێ و نەبێ ئەی بەم بۆ ڕادیۆی گەڕیان ئەڵێم لە دەورتان گەڕێم وەرن ئەمە ڕیکلام بۆ بکەن چونکە ئیتر دەنگانەوەیکی چاشی هەبێ بابە منە بەلای هەر زارێکە ئەڕۆم سەیرەکەم لەو چوار پۆینتێکە ئەی جیای بەلای هەر زارێکە ئەڕۆم هەر بەزم و هەرها و تەپڵ و چەقەندە و ئەمانەیە خوا ئەگادار ئەمەنە خۆشە نەبێتەوە ئیتر ئەوا لیەکە زانی چۆنە سینان ئەمان زۆر مویمدایە بەڵزێن و اینجا زۆر گوێ بە سەر شتی واژدەن ئەگەر کەسەکە بناسن زۆر هاوکاری خەڵکەکەن لەبەر ئەوە شوێنێکی زۆر دەرەجێ نانای هەر بە هەرزان جای دەبەزێنین بە هەرزان هەرزانە بۆ ئەم کەسی دەبێت ڕیکلام دابوێنمە خدری تایە بۆ من خدر کامەی خدر ئەو بچمە خوێنە سوورەکان دەڵێ ئەوەی بەقەبەتێکی خوێن دەبێت ئەوە خدرە ئەوە خدرە ئەوەی هینەکەیە ئەوە کنگرە خدر ئەوەیە کە سەری کەسەڵە و سیبیەوە گەڵای دەڵێ گەڵا پەرم بە قوربانێ بم وەڵام محاوەلەی دەکەم شتێکتان بەنێ ئەوەی دایمە ڕیکلام وێنە بوو لە دەورەکەم بۆ ئیشەکەی من هەر بە خدرە بەسەرتان دەکەم بەسەر چاو لەو گەڵانەتان دەدەنێت سەر کەچەڵەکاندا بە قوربانێتان ئەڵێم ئێوەش خێرا ڕیکلامەکانتان بێنن بۆ گەڕیان میدیا نەوەسن خێرا بێنن ئەرە وەڵی ئەگەر ئەتەوێ هەر کاڵایەکە هەیە هەر ئیشێکە هەیە هەر کەسابەتێک هەیە دەنگ باتەوە و بتەقێتەوە لە دەورەگەڕم درن ڕۆباوانەکەم بۆ گەڕیان دەزانی چۆن بۆیان دەکەین ئێمە خۆر ئەوە نییە هاکەزای بە شێوەیەکی پرۆفیشناڵانە و کۆمیدیانە و شتێکی تەنس ئامێز بێ شتێکی خەڵک ڕاکێشێ خەریب منیش داتای ئەو ترنترنە وەرگرمەوە چی بوو خۆشەویستان و ئازیزان ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش من جەلال گۆڵەییم ئەمڕۆ ڕاستەوخۆ بەرنامەیەکم هەیە لەگەڵ هونەرمەندی خۆشەویست و ئەزیز کاکە کارزان عەلی جاکارێک جان مشکلەکە ئەوەیە تا نەڵی کارزانی مرور نازانم هەڵبەت جێگەی فەخرە بۆ ئێمە کە جەناب پۆلیسی با بڵێن هاتوچۆی کارمەندی هاتوچۆی سلێمانی زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵە کردم جلال سپاسانەکەم بەس خۆشەویستیم بۆی عزیز و خۆشەویست و تەواوی بینەران و بیسەرانی گەڕیان میدیا هیوادارم ئەمڕۆ ئەوەی کە پێشکەشێکین بەدڵی ئەو عزیز و خۆشەویستانە بێت و دەکەم و کوڕیمان ببورە یاخوا بەخێر بێ خۆشحاڵ بووین لەگەڵ جەنابتا من بەرنامەیەکی تایبەتم هەیە ئەمڕۆ هەڵبەت هونەرمەندی خۆشەویست کاکە مەریوان عەبدوڵڵا ئەوە دایماڵم عەزیزە وەلی ئوستازە مەریوان مەرە گیان زۆر بەخێر بێ سەر هەردوو چاوم دەست و چاو خۆش بێ خۆشحاڵە کردم ئەبین بە عەزیەت بۆ جەنابە زۆر سپاس دەکەم خۆشەویستان پێشەوەی داغڵی بەرنامەکە بم ئەمەوێت لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی بنەماڵەی هونەرمەندی کۆچکردو کاکە جوانڕۆی باڵەبان بە داخێکی زۆر گرانەوە هەمومان بەداخین ئێمە بۆ 15 ڕۆژ ماتەمینیمان دانا لە هەموو با بڵێن پەیج و کەناڵە میدیایەکانی خۆمان دەستخۆشی بۆ کاک جەزای ساس سەرۆکی ڕێکخراوی هونەری میلی کە هاوکارمان بوو لە ئەوڵی دەقەوە کە ئەو پیاوە خوای گەورە لێی خۆش بە کۆچی دوایی کرد لێرەوە پرسە و سەرخۆشی بە ناوی ستافی ڕادیۆی میلی گەڕیان و ڕێکخراوی هونەرمەندانەوە ئاڕاستەی هەموو هونەرمەندان و بنەماڵەی کاک جوانڕۆ و هەموو کوردستانەکەم ئیشاڵڵا بە هیوای ئەوەی تەمەنی درێژ بۆ هەموو هونەرمەندانی ئەزیز پشتیوان بەخوای گەورەی ئیشەڵڵا هیچی وا دووبارە نابێتەوە و بەداخەوە کەلێنێکی گەورە کەوتە ناو مۆسیقای میلیەوە زۆر بەداخم بە هیوای ئەوەم ئیشەڵڵا کاکە ژانیاری کوڕی جێگەی بگرێتەوە و ئەو ئاسپە خۆشەویستانە پەرەبەن بە ئەو مۆسیقا جوانەی کاکە جوانڕۆ و ئەو بەرهەمە جوانانەی کاک جوانڕۆی دایەنە خۆشەویستان وەکو وتم هەموو ڕۆژانی یەکشەممە ئەگەر نەبێ بە مەوزوع ڕێباز گیان ئەم هینەی منەڵی موچەیە ئەم بەرنامانەی من کە ئەڵێن 3:30 4:30 داغڵە بین خەتای ئاسمە تۆزە ئەو هیتفۆنەی منی زیاکەی مەمنونە دەبم باشە کاکە بەڕێزان مەیخەنە سەر ئاسمەکان کاکە تۆزە ویژدانتان بیخەنە سەر خۆشتان ئەمنا دەبە ئەوە قەی ناکە ئەو برادەرە خۆی با لێرە بێ زەم خۆش نییە دەستخۆشی بۆ کاکە ڕێبازی دیجەی کە ئەرچی لایف و مۆنتێری و
هەموو ئیشەکانی گرتە ئەستۆ سپاسی کاکجەزاکەم کە ئەمڕۆ جەنابیان لێرە مەوجودیان هەیە و پەیوەندیەکان وەرەگرێەوە بۆ بچووکتان کردەوە ڕێباز بە خاتری خۆ مدیرتان بینیوە پەیوەندی وەرگرێ کاکجەزاتۆ گەورەی ئێمەی چاوی ئێمەیەوە سوعبە دەکەم برا گەورەوە مەوە ڕێباز تووڕەکەم دەست و چاو خۆش بێ سپاسی کاک گۆران سابرەکەم کە ئەویش هەڵەسێ بەکاری هیتفۆن دەست خۆش بێ و سپاس دەکەم بۆ شەویستان بالەوە زیاتر سەرتان نەیەشێنم با بچینە لای ڕقم تەلەفۆنەکان 070 470 52 64 بابە ئەمە ئاسیایە 070 891 75 75 و ئیستا ئەمە چییە؟ بەڵێ ئەمە کوردانی تاراوگای بەڕێزەتوان پەیوەندیمان پێوە بکەن کاکارزان دەنگێکی خۆش و حەزینی هەیە 0 ئەمیش ڤایبەرە هەرەتوانن کووردا بەڕێزەکانی تاراوگا پەیوەندیمان پێوە بکەن سپاسی کارگەی ئاوی سلێمانی یەکەم لایف سلێمانی زۆر سپاسیانەکەین کە هەموو مانگە 50 کارتۆن ئاومان بۆ نێرن بەڕادێکیان بۆ نردوین هەر دەستخۆشیان لێ یەکەم سپاسی خاوەنە بەڕێزەکە یەکەم بەڕێزانە چمە لای گۆرانیەکی مامەکارزان و ڕاستەوخۆیەمەوە خزمەتە فەرموو
شێو مەیل بە جەنگی تۆ بەند کردومە بە حەڵقەی زەنجیر تەماوم بە تۆ ئەسیرم ئەسیر تەماوم بە تۆ ئەسیرم ئەسیر چون کناسه اوینت کم لیله کم چون کناسه اوینت کم لیله کم وصفناك خوشویستی تو یک پارچه سوزو هستی شاعری ام دنیایم کب کماو ببی ناوست به هزاران شعر بلید هیچ یاد ناگن به ناوست دپیم بلی عزیزکم دپیم بلی عزیزکم پێناوەسەی چیت لە من هەر ئەوەندە ئەزانم وەک ڕۆحی خۆم تۆم خۆشەوێ لەیلەکەم ئای ئایە ئەم شەو ئەزارێ سەردڵی گرتووم ئەم شەو ئەزارێ سەردڵی گرتووم ڕادیۆی گەڕیانی لێداری کردووم دنیای ڕووناکی لێداری کردووم بڵێن بە یارم شەمی شەمەستە بڵێن بە یارم شەمی شەمەستە لەگەڵ گەرێمەکەم بێ بۆ گۆڕستە برژێ بەسەرما فرمێسکی جاری کفنەکەم هەردورن لە زۆڵفی تاوی بەداستی ناسک شۆخی دولبەرم بەردی ئەلێ حەدم دانە سەرێ سەرم کە باردی دانا خاکی مەزارم برژێ بەسەرما شۆخی نازدارم بێرە سەر قەبرم بۆم بگری جارجا بێرە سەر قەبرم بۆم بگری جارجا خۆشە دوور بگرە لە تانەی بادگا جاگەر فرمێسک لە چاوەدەتکا بەو فرمێسکا نەدێت خوا عەفو مەکە جانەگەرات ئەمەد بۆ کردم بە وێنەی دڵدا خۆت بەڕێت کردم شەرژێ هەتاکو ڕۆژەکەی ئەلاس تۆ لە یاد نەکەم شۆخی دیدەمەست تۆ لە یاد نەکەم شۆخی دیدەمەست. ئافەرم کارە گیان بەڕاستی گۆرانیەکی زۆر پڕچێژ و حەزین و خۆش بوو. گرتی و دوایی بەریە کاک جەلال کارە گیان تۆ ژەڵەی میکسەری دایناکۆردی هەتا وەکو با بڵێن گەرم نەبی پانکەکانە ناکەوێتە هیچ دەست و چاو خۆش بێ. هەڵبەت بەیانی پەیوەندی و کرد وتی بەخوا دەنگم هیلاک بوو لە
لە شساق بێ خوات نەش بێ ینی تۆزێ قسەی بۆ بە باوکە چیتە بەرنامەڵە قورگم تاوانێ بەس خواگەدار ینی دوو شەو و دوو ڕۆژانی لە ماوەی 48 ساعتە بە هەمووی 5 ساعت نەخەوتم و لە دەرەوە بووم و سەیران وەرە و ڕووماوەمانە لە شساق جا لە بەیانیشەوە لە دەوامم یاخوا لە شساق هیوادارم لە بیارە بووی کاری گیان ڕێبازەڵە ئەروەڵا یاخوا لە خۆشیابی وڵی پازار خەریب و تەفروت ناماکەن بۆ با بە خۆتۆ بۆ پاوەچ ویا بۆ بیارە بیارەوە شوێنێکی لێ ئەچێتە ئەودی و سنووریەدانەوە هەر تۆزێ بڕۆ لە ناو بازارەکەەوە دەدەقەیە بە پێ سەرەکەوی وڵی تر چوومە ئەودیەوە هاواریان کەوتیار نەکەی بێرەوە دواوتم چییە کاکە خۆ یاخوا لە شساق بێ ئەمەوێ ئاماژەم بۆ بی لەسەر ئەم گۆرانیە ئەوەنەی تۆ بیزانیم گۆرانیە هی چێ باڵێن چێ وڵی بەڕاستی و گۆرانی دووەمیان هیچ لە بەرنامە نەبوو گەڵەکان یارە و گۆرانی ئەوڵ ئیمامەسا عینەدینە باش ئەوەی ئازیز بە لە لێوانە بەڵێ وازانم بە دوای ئەو شعرەکەش شاعری خۆشەویست هاوڕێ عزیز و خۆشەویستم مامۆستا نزار ناشادە ئەوەی چۆن پێناسی ئەوێنت کەم کە کاگۆرانی نێوزیبات بەڕاستی لە بەرنامەیەکە کردوێکی بە مقام و ئەو گۆرانی ئەم شەو ئازارێ سەر دڵیشی گرتوم هەر لە دەمی کاگۆرانە بەڕاستی گوێم لێ بووە منیش دەمی ئەوە گوێم تێوەی بووە ویستم یعنی ئەسڵیەکەی بیزانم بەڵام دەستی خۆش هەڵبەتی جەناب نازانم بەڕاستی چکە لە دەمی ئەوە تەقیەوە بەس ئەوەیە نازانم لەلایەن کێوە یەکەم جارێ بوو جا من کاگۆران لە هەر شوێنە کاگۆرانی بڵێ یەکسەر ئەڵێم ئەم شەو ئازارێ ئێرەی گرتومی ئەمرێ بەوە ئەڵێم ئەوەم بۆ بڵێ یەکسەر خۆی ئەزانێ گۆرانیە من دەمی تۆیش خۆش بێت تۆیش جوانە ئەدا کرد و جوان و ڕێزمانەیە بۆ هونەرمەندی خۆشەویست هیوادارم لە جوانی گۆرانەکەم کەم نەکردێتەوەی دەست خۆش بێ زۆر بەعیب باش کاکارزان ئەوە وتمان جەناب ئەرچێکی با بڵێن حکومیت هەیە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سێنایی لە شساق من تۆم بەس لە لای فابینی وایە ڕاستەکەی دانیشتنی شەوانە ناچی یان وڵی ئەچم بەس ئەوەی کاجلال خۆی عادەتەن ئەو گۆرانیانی کە سەریعن و پێ هەڵدان ئەو شتانی تیا زیاتر بڵاو ئەبێتەوەوانی ڕاست مەسەلەی دانیشتن من دانیشتن ئەچم بەڕاستی ئەکسەرێتی دانیشتەکانیش هەر ڕێکۆردیتیانی ینی تەنها مەجموعەیە برادری عزیز و خۆشکویست کۆبن و حەزیان بەدەنگی من بێ دانیشین و کۆمەڵە گۆرانی خاوی تر بابەتی سەریعیتیانە بێ مەگەر بۆ ئاخیرەکەی دەدەقەیە سەریع بڵێن هەرەوەنێ ینی شتێک ینی بەڕاستی لە بەزمی پێ هەڵانەوە شتانە نازانم بکە ئەویش فەنی خۆی دەبێ شارەزاوی بەڕاست نا بەتەئکید تۆ دەست خۆش بێ دەنگێکی خۆش پێوەیە بەڵام خۆ شەر نییە هونەرمەند هەرە بێ سەریع بزانێت و با بڵێن خامی هونەری میلی کوردی خاوە خامەکەی ئەگەر تۆ ڕاستی بێ گۆرانی خاوە ئەمە پێویست ناکە دەمە خۆش بێ و دەست خۆش بێ سەرکەوتوبی دەنگێکی خۆش کاکە فەرمانی گوڵ و دڵ لە تەقتەقی سەربەرز و کاک کارزان فەرمان کاکە قەتعیەکە دەنگەوە بۆیە کێشەکە ئەوەیە بە قوربانە بمامە کارزان گیان جەنابە باشی عزیزەکەمی سەوتم دێ وازەحە عیبی نییە یەک عیبی نییە ئیشی خۆکە بە قوربانە بم بە قوربان کاک جەلالەها پێشترش تەلەفۆنم بۆ کردن لەگە کاگە ئاراز و ئەوانە لە تەختەخۆ گوتم سەرێ بدەن ئەم شەو باسی جەنابتمانە کرد لە گەرمیان بووین لە ڕاو لەگەڵ کاگاراز و کاکدانایە باسی جەنابتمانە کرد وتمان کاتێ دانین پەیوەندی پێوەکەین و ئیشەڵای نەخزمەتان پشتیوان بەخۆ بە قوربانم عزیزی ڕێزسڵام بۆ ئەو برادرانی کە میوانن هەموو تا چاو تاماتەکەم عزیزن کاکە جەلالجان گیان گیانە خۆش بێ وەڵای حەزەکەم شتێ هەر بەسەر هین نوکتەیەکیشی پیاکەم وا کۆرە بە ئارەزووی خۆ فەرموو کاکە گوتی هین کابرایە میوانی هەبوو میوان کاک جەلال بەڵێ وەڵام میوانی هەبووی تر دیار بوو ئەو ڕۆژە زۆر بێتاقەت بوو وەڵام میوانەکانش گوتی کاکە چیەوە ئەوها بێتاقەتم ڕوومۆچی دەی پێ ناخۆشە هاتوونە ماڵەکەت کۆمەڵێ میوانی هەبوو وەڵام گوتی نەوەڵا خۆم بێتاقەتم دەنە میوان و قۆندەرەکانم لایەکە وەڵا ڕێزی لێ گرتن خۆڵ ناگرێت ڕێز ئیسلام فەرژینی قایم بێ ڕێز ئیسلام بۆ میوانەکان و ئەزیزن خۆشەویستن سپاس دەکەم تۆ عەزیزی ئەمەی کارزان ڕقەمەکەمان لایە سەرێ بدەن ئینشەڵا بەو جوانە تەلەفۆنشم بۆ کاگاراز کرد گوتی وەڵایی بە کاک جەلال لەڵێم و جواب لێ جێرمەوە ئێمە ئەم شەو باسی جەنابتمان کرد ئیشەڵا ئەگەر ئەم هەفتەیە نەین هەفتەی ئایندە بە تەئکید دێنە خزمەتان و سپاسانەکەین ئێوە جێگەی ڕێزن
قوربانە بم لە خزمەت خوابێ خزمەتتانەکەم ئەزیزەکەم بە قوربانە بم دەست ناجەکەم سپاس دەکەم کاکارزان خواتان لەگەڵ خواتان چاوی لەگەڵ هەمەی سپاس بۆ کاکارزان لە تەختەقی شیرینەوە هەڵبەدە و بە ڕێزەش ڕاو چییە میوانداریەکمانەکە جا کارێکیان خۆ من خۆڵقم نەکردووی تۆ لە خۆتەوەڵی یەم بۆ کوێ بەشکم نەوبین وەکو کابرای لەکەن کابرا ئەو دانێ وتبووی بە برادەرێ بەڵێ تی زۆر وتبووی ئیلا ویلا بێ ڕۆژەوی داوەتی من بی باش دەبا ناوەکەشی وڵ هەکا گۆران باش خۆشم خۆشی باسی کرد ڕێزمان بۆیە بیرم کۆتوتم با بەڵێ توتی زۆری پێوتم حرەبێ بی هەر داوەتەکەم ئیلا ویلا بێ ڕۆژێ بڕینە سەرەوە لە باشان دانیشتین و ماسیە خۆینەوەمانەوە دیکە ڕۆشتم باش دیگەڵا دانیشتین و زۆر وەرگیرا و چاوەڕی ماسی لەپڕ لە علاگەکە دوو ماسی شیلانی پتر زیاترسم لە تەختەقی ژوا و لێکردکان نا کاکە ئەوە کاگەڕاز وای لێ ئێمە کرد بردینی بۆ ڕاوە ماسی وەتی ئەوە خەمتان نەبێ ماسیکان بۆ ئەگرم بەخوا داماوە سەرمێتکەشی دیانە بوو کێ ئەڵێ کاگاری فەوزی ڕێز و حرمەتمان بۆ جەنابە هەیە ئەڵێ مەقامێکی ڕستم بۆ بڵێ ئاری فەوزی کاک مەریوان عەبدوڵڵا ڕێز و حرمەتم بۆی هەیە هەردوو چاوی ماجەکەم برای ئەزیزی منە ماریۆ عەبدوڵڵا چاوی ماجەکەم ڕێز و حرمەتم بۆ جەنابی هەیە تەبعەن ئەمشەو لەگەڵ کاگەرازا لە گەرمیان بووین یعنی قەت ئارازم وا بە بێتاقەتی نەبینیوە ئەمەوێت لێرەوە بە هەموو لایەنە پەیوەندیدارەکانیش ڕاگەن و بە هەموو خەڵکی کوردستانیش بەڕاستی زۆر شوورەیە دەرمانەکەنە ئەو ئاوە خواوەکی جینۆسایدی سامانی سروشتی قەت شتی وام نەبینیوەوەی ئەمشەو من بینیم بەداخەوە یعنی خەڵکێکی نابەرپرس خەڵکێکی بێویژدان یەم دەرمانی حیوان شۆرینی تێ ئەەکەن حتا ئەو ئاوە بڕواش دەکوژێ قەینا کاکە واز لە ماسیەکە بێنە ئەی ئەو هەموو شتەیتر ئەمە چیسەڵە ئەمە قڕژاڵە ئەم هەموو گەرا جوانە ئەم هەموو یعنی سامانی سروشتی ئەم هەرێمەیە کاکە بۆ وای لێکن بۆ خاتری خوا کاکی من تۆ لە ڕاو نازانی مەیکە ماسی چەم کیلۆی بە 3000 بچۆ بابەوەرە من بۆ دەکڕم سوێن بەخوای گەورە بای $100 بۆ کڕم بەشتی وامەکە ئەوەی ئەم شەو ئێمە بینیمان ئەو ئاراز ڕەباتی هەر شتێ بوو ناگریە یعنی بەڕاستی کاکە تۆ کە ڕاو نازانی واز بێنە بۆ جینۆسایی دەکەی من لێرەوە داوا لە حکوومەت هێرێمی کوردستانەکەم ئەو خەڵکانەی کە ئەواکەن دەرمانەکەیان باتێ بیاتێ بزانە چی لێەکە هەر زۆر عیب بوو کاکی من کە لە ئیشەکە نازانی تۆ نایزانی بابە ئێمە دەردی ئاراز وتی کاکە خۆ ئەگەر ماسیژ نەکوژین کرمەکەی مێشمان نەکوژین ئێمە کاکە نەخۆشی ئەو ئیشین کاکە بۆ واکەی تۆ یاچی تۆپێکی تێەکەی بەجارێ ئەوەی پێی بڵێ شت لەو ئاوەیە ئەیکوژۆڵای تۆپەکە باشترە تۆپەکە یەک مەسافەیە بەس ئەمەی ئەم شەو ئێمە بینیمان یعنی بەڕاستی ئەوەی پێی بڵێ بەس ئاوەکە خۆی مابوو خەریب و ئاوەکەش نامە ئەمە نەشتێکی پیس بوو داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم داوا لە پۆلیسی بەڕێزانی دارستانەکەم یعنی سنوورێ بۆ ئەم هینەدانن کاکە خۆ بڕوان ناکەم گەرمیانیەکانەوە شتە بکەن ئەوە خەڵکانێکی نابەرپرسە کە کەس نازانێت لەکوێوە ئەچێ بۆ ئەوێ خۆ کاکە کابراژ ناکرێ حرەسی چەند بێ بەس ویژدانن بشزانە لە ڕووی دینەوە ئەزانی چەنە گوناحبارە بی هەموو گەرایە کە تۆ ئەیکوژی قەتڵێکە زۆرم پێ ناخۆش بوو ینی بەڕاستی ئەم شەو ئارازم زۆر بەداماوی بینی چکە ئاراز یەکێکە لەو کەسانەی بە ویژدانترین ئینسانە ماڵە ئاوا بێمار ناکوژێ ئەڵێ گوناحە دوو پشکەکە ئەگرێ نایکوژێ ئیتر واللهی وەبیللهی ئەم شەو وەم ئازانی ئازیزترین کەسم لێ ڕۆیوە کە سەیرێ و ئاوامە کرد جا لەسەر ئەوە شتێکی خۆشە بۆ بازەکەم کارە گیان عیب نەبێ بەیانە لە خەوەستام زۆر وەزم خراپ بوو ئەیتر چۆن ئەڵێ شتێکەیە پێڵێن دوو لە ڕووی بینەرانی بە ڕێزمایە سیری بەڵێ ئیتر وەزم تەواو خراپ بوو تەلەفۆنم بۆ پیاوێکی وەکو تۆ کرد ئەویش هونەرمەندە وڵات چوین وتم کاکە فریام کە سیارم بۆ لە ناخۆڕێت تی بەسەر چاو ناوی ناوە هاو بە شوێن ماوچوین بۆ خستانە ئیتر ئاوە خواری کردبوو وڵات چوینە ژوورەوە دکتۆرێکی بەڕێز بوو تاوان ئەو هونەرمەندە هیوایەتەوە بۆشی من وەرگێت بەس منیش حەق خۆم لێ کردەوە وەڵای تر شتێکی هین کرد ئەو دنیای پیشانان باوکە ڕۆ هەر کوشت بوو دوای ئەوە مەجموعەیە شتی بۆ نووسیم وتی بڕۆ لە سەیدەریەکە وەریگە منیش کە چووم یەک دنیا خەڵک وەستا بوو ئافرەت و مناڵ و پیاو ئەو هونەرمەندەش زۆر ناسراوە لەو بەرمەوە وەستا منیش کە هینەکە مایە با بڵێن عیلاج وەرەقەی عیلاجەکان ئاوای کرد
وتی عیب نەبێ ئەمەیان بەخۆتی هەڵەگیر منیش خەڵکەکەمی سەیرە کردم ئاواوتم باش پێڵێ ئەویش پێیەکەنی لەو بەرەوە تێ ناگەی یعنی ئەلاساز من نەخۆشەکە نیم ئەوە وتی ئەمەیان سێژەمە ئاوای لێەکەیت و ئاوا باشە بەسەر چاو پێی ئەڵێ خەڵکەکەژەمی سەیریەکە هەڵبەت کەشتەکانم وەرگرت و هاتینە دەرەوە وتی بەخوا چاک بووی بە فیلمتم بۆچی هاتیوتی و عیب و شوورەی تۆ لەناو ئەو خەڵکەیان ڕووها و ئاوا ئەی ئەمایان وا لێ بکە و ئەویان وا لێ بکە ئەیوتم کە منیش دەستم ڕاکێشا تۆ تێ ناگەیشتی چیە وتی بۆچی وتم پێم وتووە پێی ئەڵێن یعنی نەخۆشەکەت هاتی لەو حەوشەی خەسخانەیە غەریب بم کوڕێ وتی تۆ عیب ناکەی ئەیوتم تۆ بە تەمای بۆشی من وەرگری وتم تۆ بە تەمای لەنا ئەو هەموو ئافرەت و پیاوینەیە من جاکە ئەی خۆ ئەزانی چۆن چۆنی ئەڵێم وتم ئا پێ ئەڵێم چۆن خۆشەویستان لەوە زیاتر سەرتان نایەشێنم ئەچمەوە لای یەک گۆرانی خۆشی کاکە کارزخوا عەبدول کارزان عەلی کاعەلی لەسەر سەرمە کارزانی مرور ئەچمەوە لای گۆرانێکی کاکە کارزانی مرور و لە خزمەتتانە وڵی نازانم هینوتی مەقامیشی ڕازی تر یەک مەقامی ڕەسمان جارێ بۆ بڵێ هەر ئاوە بە حەی ئاسایی ئاهاتێکی بەرە بۆ نایکەین وڵا خۆ بەرنامەماندانەوە ما هەرێکین بە گۆرانێکی ڕاست بە مەقامێکەوە کەس پرس هەر پرز مەکە بە ئیسراحەتی خۆ کارە جا ئاوێکە نەیدی عاجزە بم دەتۆ بمەرە کاکە خنکان بۆ خاتری خوا دەست و چاو پەیوەندیمانەیە لێ باشەوە قەینە کاکە سەوتمان بەرە برای دایکم أمان 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 دم الساقي دم دمنا دخيلي شاق بجاوي بجاوي ودستي بقرة فداوي بيري مغانم لدولا مسلو حيران لدولا مسلو حيران بقوي جذبنا لدولا مسلو حيران بقوي جذبنا نسر قردي سرو قردي نقول باقي لبا أمان 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 براكي با أري برسيم لا سواي حوار قابلك فرمي قبري مزنونا إلا تشتينا أري برسيم لا سواي حوار قابلك فرمي قبري مزنونا بلا تشتينا أري لا نمامي شوار صافي
كوي قرد بخاري نمامي شوار صاري ئەو خۆش دەمە خۆش ئاری فەوزی ئەو مەقامە ڕاست و دوو گۆرانیە تەحویلی کرد بۆ جەنابە بوو. وڵا بەس ئەوە لە ئاخیرا بۆ هێنامانەوە سەر گۆرانی یەکەم قەی چیەکە کوورە وڵا کاچووە نیوەی گۆبەکەەوە جابین بۆ خۆم ئەو نەبوو ئەوەشی تەیەکەوێ کاکە ئەوەشی تەیەکەوێ ئەوە بەرنامەش نەبووی ترەوە لە بەردڵی کاگاری دەست خۆش بە دەمە خۆش بە زۆر خۆش بوو چاوی ئێمەی کاکە عەبەی نۆزڵ هاوڕێی خۆشەویستم تۆ برا گەورەی سپاس دەکەم وڵا سارەمی بڵێ ئەم کوورە خۆ بە قورئان نەزانین ئەم عەبەی نۆزڵە من ڕەفیق مناڵیمە بە چۆن ینی نازانێ هەر نۆزڵ لە سیارەکە بشی کاتەوە با بڵێن لەسەر سیارە ئەمە نۆزڵی پێ بوو کاتی خۆی شتێکە بوو بە نۆزڵی سیارە دروستمانە کرد و فیشێکی کلاشکۆفمان پێ ئەوە ئالۆ ناویان ناوە حرمەتم هەیە بۆ هاوڕێیانی تیکتۆک پەیجی عاشقانی جەلال گۆڵەی ئەدمینەکەم کاکە ڕێباز و کاکە دیلانی موبایل دەستخۆشی لای دووچانەکەم کە ئێستا ڕاستەوخۆ لایفیان کردوێتەوە و سپاسیانەکەم ئەو خشەخشی تفۆنم بۆ لا بە قوربانە بمەڵی لە قیتارە ئەم شەو لەگەڵ ئارازا بووم کاگاراز ڕەباتی هاوڕێی خۆشەویست برای ئەزیزم دوو هەفتە لەمە پێش لێرە بەرنامەیەکم لەگەڵا کرد یەک شتی زۆر خۆشی بۆ باسکردم مامەکارە خاڵە مەریوانتی تقریبەن باسی دووسێ ساڵ لەمە بە پێشی کرد ئاراز زۆر خۆش من هیوایەتمەوە وێشتم بۆ بجێڕێتەوە ئاوا دوو بە دوو بندانیشت بین لەسەرەوە چەمە کاکدانا چوو سەیری تۆڕۆشتی وایە کرد باسی دانیشتن و داعوەت و ئەم شتان نەکرا وتی تۆ ئەڵێ چی واز بێنە وتی ئێوارەیە لە چەقچەق دانیشت بین
هەڵبەتەوەی کە ئەوەی وت منی لێ نەبووم بەس مەجموعەیە ڕەفیق و ئەوەی خۆی بووە وتی برادرە لەو لامانەوە دانیشت بوو وتی ئێمەش کە خۆ دەزانی ئێمە بەوە مەشهورین کە چیتە شوێنەکەەوە خەڵک چاوەڕێ ئەوە دەکا گۆرانی بڵێ یا مۆسیقایە لێ بێت ئیتر وتی زەربێک و باڵەبانێکمان پێ بوو ڕاست خۆی باڵەبانیش لێیە وەڵاوتی دەستمان پێ کرد وتی کابرا هەر خنکە خنکی بوو بێ بۆ لامە وەڵاوتی هەرچۆن نەبوو کورسیەکەی هێنا و مێزەکەی هێنا بەم لاوە وتی وتم وەرە لای ئێمە دانیشە وتی ئەمزانی حەزەکە وتی هاو دانیشت و دەی بەڵە گۆرانیمان وت و جەوێکی خۆش وتی هەستان تی ڕقەمەکەی لە من وەرگرت وتی پێیوتم کاگەڕاز ڕقەمەکەتم بەرە ئیشم پێ دەبێت تی منیش مەکەوەم زانی گعدەیەکی زەخمم پێیەکە ئەوەم زانی تەلەفونەکەڵێ مۆسیقی و شتەکانی لەگەڵ خۆتا بێنە و دانیشتێکمان بۆ بکە وەڵاوتی بۆ سبەی ئێوارە تەلەفونی کردوتی کاگەڕاز لەکوێ وتم وەڵا لە ماڵۆم وتی دە باشە سەد لێباڵم خۆش کردووە کورسی و مێزم داناوە وەرەوە بۆ عینی شوێن و بەس بە قوربانم تەپڵونەیەەکەی لە بیر نەچێت تی منیش وتم ئەدەوێت بە شیشێ باڵ بێمە تا حەونی وەشە باڵەبان و تەپڵ و گۆرانی بۆ بڵێم دای خەرۆ کیلۆی باڵ بە سێ و نیوە خۆشم ئەقڵم پێشکێ 2 کیلۆ کڕم و خۆشی کرد بۆمی نەکەی تۆ جارێتر وتی وەڵاوەم زانی هیچ ناکە هەژنۆ ڕقەمەیە تێگەعدم پێکاوتی وەڵا سەد لە باڵتم من ئەگەر بیشی خۆم دووشیژە خۆم سەد لێ باڵی بۆچیە خۆ زوو حاگنیمەوە ئەمە لە جوود بووم سەقفم تێ کردووە خۆشەویستی مەیە بۆ هونەرمەندی خۆشەویست حیوانێکیشمان کردی بوو خۆ هەردوو شیژە خۆ هەر شیشێگە خۆی ئەنجا ئەم 50 نەفەری بان کردووە 50 نەفەرەکە لەسەر من حسابەکە کاکە ئەوە حیوانێکمان کردوێجا کاکە کڕیتە من دوو شیژە خۆم ناخێروا سێ شیشم خۆن حیوانم بۆ چییە کیلۆیە گۆشت بێنە بەسمە خۆشەویستی مەیە بۆ هونەرمەندی خۆشەویست کاک ئاراز ڕەباتی کاک کارزان تۆ لە پیشەکەی خۆتا با بڵێن ئەبێت هەر بەسەر هات و یادگاری هەیە وەکو پیشەی ئەو ئەرکە پیرۆزەی تۆ جاوە جوانترین ئەرکە بەلای منەوە من هەرچی مرورە خۆشمەوە بیلعکس خەڵکانێگەی حرمەتەن ئەڵێ بۆ نمونە هەموو کەس پێی ناخۆشە خەرامەی بۆ بکەی های جازەکەی لێ بسەنی بەس قەناعەت و بڕوان پێ بکە من پێشەوەش کە ئاوا ناسرا بێتم کەوتومەتە مەفرەزەوە ئەمە نەچێتە قاڵبی ماساوچێتیەوە ئەوە بەڕووی خۆش و بەهینەوە قسەم لەگەڵاکردون ڕۆژە مرورێوتی جات و شەرەف وتی ئەبەو لەبزەوە وەڵایی وەبی لایوتی داوای پارەشم لێ بکە دەمێ ئەی وتم دەوایە خەجاڵەتم داعی لێ بردنەکە ڕێز و خۆشەویستی مەیە بۆ هەمیان چ بەسەر هاتێکە هەیە لە ئەو ئەرکەی جەناب بەسەرات زۆر هەیە کاک جەلال بەس بە قورئان ئێستا هیچم لە خەیاڵا نییە یانێوەنی وا نییە شتێک هەرە بێ شتێکەیە کاکە خوا کاک جەلال ئێستا هیچم لە خەیاڵا نیە ئێستا ئەم دەقێ ئاوا هیچ دەوام تاکید مەسان لێرە بڕۆمە دەرەسەرڵام دەستیشکەوە معنی بەسەرات زۆر باش ئەی لە لایف و لەو شوێنە کە ئاهەنگی تێهاکەی شەوانە من چەند شوێن هاتووم جەنابی لەوێ گۆرانی بتوانە هەر ناکرێ شتێکی نەبێ وەڵاهی لە لای بیشە تەڵان هەر بەسەراتی خۆش ڕوایە و ناخۆشیش ڕوایە بەڵام بە قورئان ئێستا زەینی کاک جەلال ئێستا هەنێشە دێ دەردی خۆتەڵی بۆ ڕووی کامێرەی نییە ئیتر ئەوەی کە ڕووی کامێرەی هەیە بیرێ نامێنێ بەس تۆرە توێ قسەیەکمان پێ بجێڕیتەوە پانێکمان پێ نەپان لە پێ نایەم کاکەوە تیکتۆکەکەی منە هەموو ئەزانی چەند چاپ سەیرمانەکە ئەی خۆ نایشکرێ هەر لەبەر تیکتۆکەکەی من تۆ شتێکی ترم بیرکەوتەوە باش پەیوەندی بەداوام و ئەوانەوە نییە باش ئەلەم ڕۆژانەیەکی کاتب عادڵما بوو ڕاستەکەی کاتب عادڵ خۆ دەزانی زۆر قەڵەواڵە خۆمێتامە خاستە دەنەوەی بەکرەجۆ بەم گەرمایە خۆ لە داوام لە بەیانیەوە تەکلیفیشم لێ کراوە چوومە کەفالەت کەمانیەوە نیە شتەکەی خۆم بێ بڵم سکم پێ سووتێ ڕاستە دەی ئەمەمان لە پێشەوەیە تاچوونێتە بەردەم کابرای عەریزە نووسێ عەریزە نووسەکان بووی بۆ کۆمپیوتەرەوەانە بەڵێ پیاژی پیر بوو تەمەنی هەبوو یانی ئیتر ئاوا تای پێ کرد ئیتر بێ ئەوە پڕیکاتەوە بێت چی دەرچێت ئەمە مشتا مەسەلەکەش کۆمپیالەوە شت بوو تۆزێ بەزم و ڕەزمی هەبوو نووسیم بەڵێ ئیترەوە نەخاوی کرد مامەجار من خەریکە کەفەکەم خەریکە بە پێوە خەوم لێگە لە داوام لە بەیانیەوە لیوە ڕاکە بووێ ئاشی کەتی زۆر ناخۆشیش قسەیە کرد ئەو بە بەلاش پێکەی توش ئیهانەشە کردووە بەشێوە دانیشی تم لە شوێنە هیلاک بوو
هاكاك يا اخي سيدي كردم وتم باوكر هاي وتم بس لما نجاتم باهي شي نوت سيجي يوم خي سيجي كرتو داين شو بيتو سيوتي موبايلك برا دودا انا بي والله كان تي الخدمه ما بس يسمع على التليفون بو وتي والله كاك اللي مشيت بو مديري بانك كرت كوره كاك وتم ديك ابو خالتي اخوان من الدوام بخوا زوم يشكي شمطاوني خون كرت بشيت وتم طاوني برا راسك كوتوبي رزمان هي بو هر هميان بو او برزانا او من جنب روزانا وكالتكم بو كاغربيني محامي لو رزم بو هي هاروي خوشوي اسمه محاميش ما روان بيبكت برادري كلي بو جاتا اما معناها تشتهر شنو وناسم وتي ماشي كبر نقطه بس المعنى وتي والله نايكم بس يتبت ما وش رازني كاع فين جار غلطي تاع نساب وجلال الرحمن السعيد دنيا سعيد تريج ببالي وتم كاك جانتو من وكاني من كوبيكي وتم ما تو الله اشكوتو بان كردو دنياتو اي خد اول مشكله ابو مني شي بوت ورك عاملي هاو هو انا ابو الرزي ده انا كمان توابني بس مشكله هو ابو هم غلط يشكر زوزو مكاك او غلطه جاري عليك تبع شي اخو اواي يا قد دوت بحي انت منيش والله وتي لشو داين شو رزمان هيبو يعني اوانيش خدمتي طبعا ام شارع جوانو او هاولاتي بالرزانات كان براسي اواني شي لكن حقي شي ناقرم كاتب بقران دوستان يعني لهج بودواكن بقران او سايزري اما يعني لسه ساعات يبقى خوجني غلطي والله اواني شر غلطي تاعك اشياء صاغه تو بيقول الله بابشينو لا يقولاني شي تر ما كلم بس الى سيبيريا توزي شي تر كهرباء بر الريقه بس ساوناي قريان خمنه والله اما برنامج كان من بوي او بم كاتي گرمای اكن كهرباء رئيسي هبه كهرباء رئيسي ببره پلم بوما ك باش رباز الله افو كاك بديوان يدق الله لقر سوراني ملايه شيت كاك سوران ياد قاليه قال يا هبه جا سوراني ملاهر هم جاني باو كورونا كم ياد قاليه القرآن لازم شانسي قوي والله من كاجرا من هيني جني يعني سد وكو جنابه خوي اشتكت لبس بشيت شلونك وشتي ورقريتو بيكي بموضوعي خوش باسي اي طبعا ارى والله جا خو اقدر من رقوام يعني هر حزم نفيكنينو انا سكور جام براسي ونا يعني هر او بو من اوبيا كانينو دو خوشي وجو بشدني جنا جوي بي براسي كسمان تحمليك حفتناك بخو بلا اي تبز نازن وشانسي او بقران جنا قال كاك زورانه زور بيكو يعني شيء زور ما كردو بس بقراني چم خيالاني انا زور باشا بیریش میگه تو خون پیدان الله کاکا اصلا لای گورانیشی خوشی تری کاکا کارزانو دیم او خدمتان راست ولا خدمتان
سرگردانی تموت معلوم سرگردانی خۆش لەکواتی گۆرانەکە تۆم میکەوتم کاکە مەریوان دەستی تۆش خۆش بێ ماڵی تۆش کاکە من ئاوا مشکلەکە ئەوەیە لەگەڵ ڕێزم کەسیش نایە بۆ تەعزیە و پرسە لەگەڵ مناڵم کاکە بۆ خاترم بە قوربانم لەگەڵمە ئالەم ڕۆژانەیە وتم کاکە هەر بۆ دەمە تەقیە کاکە ئەو بە قوربانم بە خەڵک نایە بەخوا لەگەڵ تۆ بێ مەژوورەوە بۆی نابێت لە پڕمەیەک لێ جا هەموو دۆ هەستە پێەکەم تەوا بوو بچی بڵێ قەی ناکە گوێشی مێرە خوا خراپتر نێ ئینشەڵا لەوە خراپتر بۆ مەسحی ئێستا دەمە خۆش بێ کاکە مەریوان دەستی تۆیش خۆش بێ خۆی با بڵێن کاتی خۆی حەفلەیەکی زەواجمان هەبوو بڵکوزاوە با بڵێن لەگەڵ کاکانوان خەڵاتی و هونەرمەندی خۆشەویست کاکەوانمەندی جا ئەم کەیوانە داماوە زۆر زەری بوو بەدەست من و کاروانەوە کاک مەریوان خۆی زانێ جەنابی شوهەر شارەزای گۆرانیەکی هونەرمەندی بەڕێ ساوڕێی خۆشەویستم بەختیار ساڵح هەیە سەیرانە گوڵ سەیرانە هەڵبەت وزامە سێگا وزام و ئەوەیە بەرزەکەی زۆر زۆر ڕینەکەی یعنی بەجددی سێ نیوتۆنی ڕێکی فەرقە لەگەڵ سەرکۆپلەی گۆرانیەکەی ئیتر تەبەقە دۆ بوو کاروان خۆی پیا کرد با بڵێن سەیرانە گوڵ سەوتی لە بەرزەکە مایکەکە یا بەکەیوان هەڵبەتە منیش مۆسیقاکەی ئیتر ئەگەر وەک خۆی لێم نابێ هەر تۆنەکەی هەرە بێ بەمەوە قسەیتیان نیە وەڵام منیش یەخسەر تان تەرەرەرەرەرەن کەیوانیشکە لەگەڵ خۆی پیا کردوتی سەیرم کەن ناوترێ ئاخر ئەو گۆرانیە بەجددی ناوترێ مەریوان طبعا هەر بەجددی کەوتی سەیرم کەن تیم بڕوێمێ پێم بڵێ تاک نزمە بێتەوە ئەنجا هەر خەریب بخن شێکە ئاوا سەیری منی کرد وتی بەو خوایە پێکەنی وەقوو پێنم بڕوا ئەەکەی وازانم دەدەقە من ئاوا مەسقام لێیاوە نەمەیە ئێوتم ئاخە کەیوان زەلام هەیە لێرەیە پێ نەکەنێ وتی نا ئەی نامێت پێکەنی جا لێرەوە خۆشەویستیم بۆ هەیە هەر بەجددی مەریوان ئەو ڕۆژە مردم تۆ ئەختۆ مەرچاکە خۆ زۆر بەقووەت بوو کە وتی سەیرم کرد تر بۆی نەوترا
دێم بڕوانێ چەند جوانێ هەرچی ملیە بر بە ناوە هەرچی سەری داخست بۆی ناوترا خۆشەویستیمەیە بۆ کای بەڕێزم کاکە کەیوان بۆ نەرمەندی خۆشەویست کاک هەروە قەباتی خواوەکی لە چی ئەو کوڕە بینم کە گۆرانیەڵە منیژەوەم بیرەکەی تو خوا ئەقرتێ ئەو شتێکم بیرکەوتەوە ڕێگەی هەیسانە سانە خەپەجانی سانە خەپە جام مدەتێکی زۆر بەیەکەوە بووین وەڵی در ڕۆژێکیان ئەو بەزمی عاسبووەمانە بەڵێ جاوە کاگارامی ژۆی بۆ لێکردم ئەلۆ بەزمی توێ بەسەرێنەوە ساوە بۆشە بۆ باسەکە سان هەموو حەفتەیەکە لای ئیتر تەواو بن گۆرانەکەی ئەنجا چیەڵێ ئەوە نییە مەریوان تیای ماوەتەوە ناقێتی بەڵێ عفوم کرد ترەیوت چیەڵێ جا فێر بوو هەرەیوت چیەڵێ و گۆرانی بەڵێ ئەی کارزان چیەڵێ و گۆرانی تر ڕێک شێتە بووی تر ڕۆژناوە خۆی بێت تااقەت بوو لە شۆ بووین لە تایتانیک لەناو باغەکەی ئامەد 350 400 نەفەری لێ زۆر تەڵەباڵە ڕاستی ڕۆژنەوە و کاتە 2016وانش ڕاستی تازە دەستم پێ کرد و زۆر ئێساش لایف بەربڵاو نەبوو تقریبان ینی ئاوا چەند شوێنێکی کەم لایڤیتیا بوو ینی لایڤەکەدای پڕە بوو ڕاستەکە وڵی تر وتی کارزان خۆم بێتاقەتم ئەڵم چیەڵیت وتم باشەوە ساقم فڵان گۆرانیەڵم وتی لە شۆ وتم هەر لێرەوە وڵا ڕێک سایزەری کوژانەوە پیە کەسێ بجا پیە کەسی هەر لۆت نابێتەوە ڕاستە تازە چوینەتە سەر ستێجیە گۆرانی ماوە تۆرە دیسانەوە بڵێ بوو ڕێستی وەرەگرین بە خەڵکە خۆمان 20 دقیقە دانیشتووی کاگاران بژ ڕۆژگان هەر بە هەمان شێوە تووڕەم کرد وتی سا بە قوربانتەوەم هیچی نەکرد تا سێ سوڵڵی پیاوانە مەزبوط ڕۆی ئەنجام گۆرانی عەرەبی وشتی ژەڵام وتر لە لایڤەکە چوونە سەر گۆرانی تایبین من تایبین بە لەقەلق لە هینەکە وێڵم بەڵێ لە ناقص دووە ینی عفۆن لە سیوە یڵم باشە خۆی گۆرانەکە ئەسڵ لە ڕێوەیە بەس منە بێدای بەزم چکە یاسقزر لەکێ من لەکێ ڕاستەوە ئەنجاو بەرزبوونێکی تایە تایبین وڵاوت وتم باش لە باتی زای دوو ناقص دووی داناوە جا ناقص دووەکە کە تۆ ئاوا بە مێشکی خۆ داخڵ بێ هینە یعنی یەکسەر من لە جوابەکە داخڵ بووم نەمزانێ وە نەبوو زۆر داگیرا بوو لە چاو شوێنەکەم ڕاتم هەر لەو شوێنەوە هەمووت ڕاستە نەوەڵا لە زائیسیەوە بۆ ناقصی بۆ دانا باشە ئێداخە زۆری فەرقە 6 نیوتۆن فەرقی هەیە وایە هەم داخڵ بووم یەکسەراوە ئەمە بە چای خەکەکە وروت خوا بێ بووە وتمەوە باقەز وتی ئەوڵا ئەیوتم بۆجایەکی فێر نەبی وتی تۆ نەوە ناقصی وتم نە بە قورعانوتم زائیسیە فەرقی ناقص و زاید نی وتی یەکیوەیتەوە لێکیان دەرکە طبقەیە سۆرانی بەلا گۆرانی بێژێکی ئێستا دەنگی کاک مەریوانە ڕوا بەڵێ گۆرانی بێژێکی ئێستا خەڵک کەمە خەڵکی ناسی زۆر کاتە نایدا بە حەجە جیاز زەفیری گۆرانیشتۆ جا هەڵی شیراتۆن لە قاعەکەیە قادرمە بوو ها سێ چوار قادماجا چێ سەر مەسەحەت بەڵێ بەڵێ دەستی وتی گۆرانی هەڵات گۆرانی ئەسری بۆ کردو سۆرای مەلا وتی بەس دەکاتەوە تۆزێ بڕۆ خواردن بڕۆ خوارد سۆرای مەلا پێ لە قادماکات و خاڵی کات سۆرانی لێرا باشە کاراتۆ باوتی لێرا باشە بیدە یەک هەیە بەڵێ کە عادل زۆر بەخۆتە نازان بیستوتیان ناوەڕاستی وەختی خۆی برادرێک لەواقعی نانی لەم ناوای ناسم چوو وتمی کە عادل شری ناومەێنن بە قوربان ناو نایانی ئەو بەی نای بەچکە من کابرا علاقەم لێ لەگەڵ هەبوو ئەگەر ناسیایەوە وتیاوە وتی سیدێکم بۆ بکەومانە و بۆی کردبوو گۆرانیەکەی وتبوو تر گۆرانی کاکشیروانی وتبووە ئەوە نەبوو کە گۆرانێکی وتبوو ئامایگەکەی کردبوو بەدەستیەوە کاتەن کاکشیروان لەو گەنجە ئێساش ماشەڵڵا ینی تۆنی بەرز بوو ینی و گۆرانیانە ناوتە احتیاتی وتی کەوتبووی ئاوا سی بوو گۆرانەکە وتی لەکوێ لەوتی شیروان لەکوێ لە منیش لێوێ وتی سی بۆدان هەبوو وتی وتی کاکە وەڵای زۆر بەرزە شیروانە وانایڵە وتمە زەمەل کە ئەو توێتی لە ناو سیارەیە لیاوە هەر توێتەوە وای زانەوە زۆر خۆشە نازانە ئەگەر بیکوژەنەوەی دەرەچێت وتی چی بوو وتی بڕۆ لەسەر لابیڕێ وتی ئەم جوای کردم وتی کەوای وتبوو وتی کە گۆرانەکەی وتبوو دەستی پێ کردبوو توی ئەڕەڵا ئێستا چاکە نەیزانی وەی مشتۆنەکەیەنە بۆ ناوتەلا وتی چاکە وتی وەڵا سیدی بردەوە کاک جەلال وتی دوای هەفتەی هاتەوە وتی سیدی وای کردبوو نەبوو سڵتی وای لێ هاتبوو ئەلێرەوە بوار وای کردبوو بردووی وتی کە عادلەوە چییە وە چی سیدی وتی بۆ تی تۆ سێ گوێ لەوە کرد کاکەڵ سڵتمەی بڕێتەوەمانە وتی وەڵی ڕاستەکەی وتی بۆ قورعانەوە کاتەیە گۆرانەکە تۆ حەزم نەکردووە کەوتویتە ناو هەوای خۆتەوە گوتمە با پێی نەبڕەوەمانە دیقەتمە کێو لەسەر وایاری مۆتاربۆکە بۆ سەڵتەکەی کوشیوی سەڵتەکەی گوشتی کاک عەبدوڵڵای عەزیز لە وڵاتی بەریتانیاوە بە هیوای ئەوەی کە عەبدوڵڵا وەرمان گرێتەوە خۆشەویستان
ڕێباز گیان بەرەو کارەبا بڕینە ڕووین وایە تەواو زۆر زۆر سپاسێکی بێپایانم بۆ کاکە مەریوان عەبدوڵڵا هەیە سپاس دەکەم بەڕاستی ئەزیەتم مای ئەمڕۆ داوای لێبوردنم هەیە دەستەکانە خورد هەردوو چاو ماجەکەم ئەبووە ئێمە لە بینی من و کاک جەزا و کاک ڕێبازە هەڵەیە دروست بوو من ئەبووە پێشتر پێم بوویتی تایە بەس هەر یەکە لە ئێمە ویان زانی بوو پێیان وتوی زۆر بەخێربێی دەست خۆش بێ و چاوەکانە ماجەکەم کاک مەریوان عەبدوڵڵا یەکێکە لەو ئاسپە کۆنانەی دەست و چاو خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم کاکارزان من سپاسی جەناب دەکەم ئێرەت ئاوادان کردەوە سپاسانەکەم خۆشحاڵە کردم قوربانم ببورن بەڕاستی حەزم ناگریت حەزمەگرت باشتر خۆم ئامادە کردایە ینی بەڕاستی ئەم میلاکەتەم نەبووە عیب نەبوو ئینشاءڵڵا هەرەوەنەی کە بینەران لە قسووری مانافوو ببورن و بەرهەمەکانیان بەدڵ بوو بێ ئینشاءڵڵا کاتێکی خۆشیان بروێتە سەر هەچ کەسێک خۆشەویست و کاکە ڕێباز و کاکزا و پیاوە ڕێزانە و دەستی کاکە مەریوانیش خۆش بێ عەزیەتی کێشاوە قوربانە بم دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم ئەزیەت مانای بینەرانی بەڕێز من بەرەو کۆتایی ئەو پەیوەندەی کە عەبڵام بۆ وەرگرارە وەڵا عەزیەت نەبێ کە عەبڵای بەڕێزمان لەگەڵایە لە وڵاتی بەریتانیاوە کاکە جەلالە و کاتتان باش سڵاو لێبێ مامە عەبە کاکە عەبەی نۆزڵ گیان بەڵێ خۆشەویستی کاکە جەلال قوربانە بم هاوڕێی شیرینم کاک عەبدوڵڵا هاوڕێی مناڵیم کاکە عەبە گیان چاوەکانە ماژە سڵاومەیە بۆ کاکە جەزای ساز بۆ کاکە ئالان بۆ هەمووتان بەگشتی و بەخێراتنی و میوانە بەڕێزە دەکەم و بە تایبەتی کاکە مەریوان چاوی ماچەکەم زۆر زۆر سپاس بە ناوی هەردووکیانەوە ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان کاکە جەلال بەڕاستی جێدەستان دیارە سپاس دەکەم چاوەکانە ماجەکەم مامە عەبە گیان کاکە جەلال هاوڕێزی خۆشەویستمەیە لێرە خەڵکی دەربەنیخانە زۆر حەزی بە جەنابتە وتم ژمارەی جەناب دێوێ حەزی کرد هەروە دەستخۆشیێکە لێ بکات ناوی کاکە هاوژینە ئەو چاوانەی ماجەکەم دڵ ئاوێنەی دڵە منیش هەموو گەرمیانیەکانم خۆشەوێ بەخوا قوربانم گەرمیانەکان هەمیان تۆیان خۆشەوێ کاکە جەلال تۆ خۆشەویستی سڵاوی کاکە هاوژینش لێ بە باس سڵاویشە پێ بگەێنە کاگاوژین سوورداشی لە بەریتانیا با بڵێن ئەبێ بە پەیامنێری ڕادیۆی میلی گەڕیان حەت شتێکتان نەبوو هەر پێشنیارێکتان هەبوو لە خزمەتانان کاکە عەبە گیان دووبارە و دەبارە لە خۆشی و لێکەم ژیانی من لە خزمەتام ئەرێ نەبێ بە قسێ نایتەوە سەفەرێ ناکەی سەردانێ ناکەی وەڵڵاهی بەتەمام بۆ ئەو دەرزی ڤایرۆسە هەیە لێرە یەکەم دانەم تەواو کردو بەتەمام دومیش تەواو بیان جابێمەوە ئینشەڵڵا لەوانێ بکەومە مانگینەوە ئینشەڵڵا ئێمە خزمەتە دەی بەخێر بێتەوە ئینشەڵڵا بانە بم ئاخر جار لەگەڵ جوانڕۆی ڕەحمەتیە هاتم بۆ لاویاتی بەخێر ئەزانم بیرمە خوای گەورە لێی خۆش بێ و بە ڕەحمەت بێ بەڕاستی جوانڕۆ هەموومانی تاسە یەک داواکاری بچکۆلەمە یەکە گۆشتم جێبەجێ بکەن یەک تۆ سەوتم بەرە ڕێباز گیان سەوتی کە عەبڵە بەڵێ ئەمرکە کاکە جەلال داوا لە کاکە مەریوانەکەم یەک کۆبلەی سەبان بۆ عەتف کات پێشکەشی ڕۆحی جوانڕۆیەکەم چی بۆ عەزفکە یەک کۆب لە مەقامی سەبا پێشکەشی ڕۆحی جوانڕۆیەکەم بەسەر سەرم بەسەر بانی چاوە بڵم ڕێز و خۆشەویستیم بۆ کاکە مەریوان و بۆ هەموو لایەکتان کاکە جەلال باوەختان نەگرم لۆزیان تۆ برای ئەزیزی منی ڕێزمەیە بۆ ئەو برادەرانە بۆ ئەو گەرمیانیە خۆشەویستانە چاوی هەمویان ماجەکەم قوربانە بم بە ناوی کاکە هاوژینیشەوە ڕێز و خۆشەویستیم بۆتەوە قوربانی تۆش و کاکە هاوژینیش بم دەست و چاوە خۆش بێ مامە عەبە گیان تۆ برای منی برای گەورەی کاکە جەلال گیان ڕێز و احترامم بۆ هەموو لایەکتان سوپاس بۆ پەیوەندیەکەی بۆ پێدەم سپاس دەکەم بە ناوی کاک ڕێبازیشەوە ڕێز و حورمەتم هەیە کاکە مەریوان یەک کۆب لە مقامی سەبان بۆ عەتف کات پێشکەشی ڕۆحی جوانڕۆیەکان هەر ئێستا ڕاستەوە خۆ یەکسەر لە خزمەتان بەسەر قوربانە بم ئەچبۆ ناو لایفەکە کاتێکی خۆش قوربانە بم خوا لەگەڵ بێ کاتێکی خۆش بۆ جەنابیش و ڕێز و حورمەتمان هەیە
پاو خۆش بە کاک بەریوان لێرەوە سەری ڕێز بۆ مەزاری کاکە جوانڕۆی باڵەبان دایانەوێنم بە داخ و پەژارەیەکی زۆرەوە لە دەستپێکی بەرنامەکەشەوە کە ئاماژەم پێەیە هەزار و هەزار جار درود بۆ ڕۆحی پاکی کاک جوانڕۆ جارێکتر بە ناوی ڕادیۆی میلی گەڕیان و ڕێکخراوی هونەری میلیەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی بنەماڵەکەیان و هەموو هونەرمەندان و هەموو کوردستانەکەین بە هیوای ئەوەی ئیشاڵڵا تەمەند درێژی بۆ خۆی بۆ خانەوادەکەی بۆ کاکە ژانیاری کوڕی کە ئێمە لەمە دووە ئەبێ هەمومان وەکو مامێک وەکو برایەکی گەورەی لە خزمەتیا بین ئیشاڵڵا پشتیوان بەخوا جێگەی باوکی بەتاڵ ناکە. خۆشەویستان من لێرەیە یەمە کۆتایی پرۆگرام و بەرنامەی ئەمڕۆمان ئەمەوێ هەزاران جار سپاسی کاک ئەحمەد خۆشناوەتی بکەم شاب زۆر داوای لێبوردنەکەم یەکەمین شت 2 هەفتەیە بەرنامەم نەکردووە سێمین شت بەخوای گەورە ئێستش تاساوم ئێستەژە و مەوزوعی کاک جوانڕۆ لە مێشکما هەر یەت و ئەچێ ڕێز و حرمەتم بۆ جەنابە هەیە ئەدمینی هەموو پەیجەکانی ڕادیۆی میلی گەڕیان و پەیجی جەلال گۆڵەیش سپاس دەکەم کاک ئەحمەد گیان کاک ئەحمەد خۆشناوەتی لێرەوە هەتا هەولێری سەربەرز ڕێز و حرمەتمان هەیە بۆ جەنابێ جارێکی تر و سەد جاری تر سپاسی کاگڕێبازی دیجە یەکەم دەستخۆشی لێ یەکەم کە ئەمڕۆ ئەو هەموو لایف و تەلەڤیزۆن و هینە ماشەڵاو لێبێ یەک کەناڵەوەی بەڕێوە بەتەنیا لەش ساغ بەیاخۆ سپاسی کاک جەزای ساز و کاک بورهان و کاگالان و هەموو کاکە بەڕێزانەکەم دەستیان خۆش بێ بە یەک گۆرانی کاک کارزان یەمە کۆتایی پرۆگرامەکە سپاس بۆ کاک کارزان و بۆ کاک بەریوان عەبدوڵڵایش دەستان خۆش بێ. خۆشەویستان تا یەک شەمەکەی تر و لەگەڵ هونەرمەندێکی تر کاتژمێر 3:30 یەمەوە خزمەتتان کاتێکی شاد و ئارام کوردستانێکی ئارام بە هیوای ئەوەی ئیشاڵڵا هەمووتان دڵخۆش بن زۆر زۆر سپاستانەکەم تا یەک شەمەکەی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ بابە. نوشیم فرمێسکی شەراب هەشکی چاو
بەزانێک دەمەژێ ڕۆژ بەدەم دەربێکەوە شین و ناڵەیەم دەروون مەی نەبێت شارەی نییە شین و ناڵەیەم دەروون مەی نەبێت شارەی نییە ساقی جا قوربانی دەست پێک بە پێک بۆم پێکەوە ساقی جا قوربانی دەست پێک بە پێک بۆم پێکەوە ساقی لەو دەرمانی دەرد تاقی لەو دەرمانی دەرد لەکی دەستم پڕکەوە کام شەرابی خاڵت کام شەرابەی تاڵ و سەر بۆ منی جوداکەوە دڵ لە مەیلی خەندە دوور هەو دەمی گریانەر نۆشیم فرمێسکی شەراب عەشقی چاوم پێکەوە نۆشیم فرمێسکی شەراب عەشقی چاوم پێکەوە گەردەتەوێ لە ڕۆژە وشک و گەرمەکانی ژیانت ناخت فێنک بکەیتەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە